بەشداریکردن لەم پێشانگایە لە بەرەوەی خۆم خوێندکاری چواری کارگێڕیم لە پەیمانگای فامم دوش حەزێکی خۆم بوو کولتورێکی کوردیشە حەزەکەم نوێ بێتەوە و نەمرێ هەر زیندوو بێت چەنە زیندووشە ئەو کارگانە دەستخۆشیانی یەکەین کە ئاوا ئێستا بەردەوامن ئێمە ئێستا هیچ مەجالمان نییە ببوونی دەوام و ببوونەوە ئیشی ڕۆژانەمانەوە دانیشین کەلانەوە ناوەشکێنە و ناوساجی و ئەمانە بکەین هەر حەزێکی خۆم بوو. بابزانین بەو جلە فۆلکلۆرێک کوردیە جوانەوە ئەو شتانی کە دروستی دەکەی چی و چیم پێکاتون لە چی؟ پێگاتووە لە کەلانە ناوەشکێنە ناوساجی. ئێستا لەبەر دەستایە چی دروست دەکەی؟ ئێستا ناوەشکێنەم کرد کەلانەشم کرد بەس ئێستا ئەمیان ناوەشکێنەیە. بابزانین ئەوانی کە سەردانی تۆیان کردووە تا چەند دڵخۆش بوون بەکردنی کارەکەت هاوڵاتیان هەموو دەستخۆشیان لێکردم و خۆشحاڵیان دەربڕی و زۆریان پێخۆش بوو. بابی بینین بزانین ئەمەی دەستت چۆن دروست دەکرێ و ئەگەر پێمان بڵێ کەرەستەکانی چین؟ کەرەستەکانی ئاردە خوێیە هەچ کەسێکیش حەسکات ڕشکە و شمڵی تێبکە ناو ئاردەکەی تێیەکە لەبەرەوەی تاموبوونی خۆش بێت زمانی زوشتوانە ڕشکە یعنی هینە بەرەکەتی تیەکەوێ ڕشکە شیفایە بەڵێ شیفاشە و بەرەکەتی ئەڵێ بەرەکەتی خواردنیشە ئیتر ئەمەش ڕۆنی کوردی هێناوەمە بۆی ڕۆنی کوردی خۆمانە بە ڕۆنی کوردی کەمەوە ڕۆنەکە شەرک خۆماڵیە بەڵێ ڕۆنەکە خۆماڵی بەدەستی خۆشم دروستم کردووە کەری کوردی و توانومەتەوە. ئەگەر ئەوەی دەستمان بۆ تەواوکەی بزانین نانشکێنەیە کەلانەیە بەڵێ ڕۆنە کوردیەکەی ڕۆنەکەی پیاکەین جا ئیشکێنیتەوە. پێمان بڵێ بۆچی سەرەتا کەمێ ڕۆنت پیا کرد دواتر بەو شێوەیە دلێ کرد بۆی ناستک بێت و تامیشی خۆش بێت بۆ شێوەی ناسکە بێت و تامی خۆش ناوەشکێنی ینی ئەوە کە بێ ناوەکەی ڕۆنی پیاکەیت ناسکیشە بێت و تامیشی خۆشە بێ نانشکێنە هەر بەو جۆرە دروست دەکرێیان شێوازی تری هەیە یان بۆ نمونە بەس ناوەشکێنە ڕۆنی پیاکرێ بەس بەعزێ کەس ڕۆنی کوردی پیا ناکە ڕۆنی ئەتیادی پیاکات و دوایی یا ڕۆنی کوردیەکەیکا بەسەریان بەس من حەزەکەم لەبەر سەحەت ڕۆنە کوردیەکە پارێزراوترە. بەسی ئەومان بۆ بکەی ئایا نانشکێنە بەس ڕۆنی پیاکرێ یان بۆ نمونە ئێستا چۆن لە کاتی دروستکردنی کەلانەیە لە کۆتایەکەیە دۆشاومان هەیە پێی ئەکرێ یاخود کوردەواری خۆمان شەکری بۆ ئەسووتێنرێ و پێ ئەکرێ ئایا نانشکێنە بەس بە ڕۆنیان ئەتوانی ئەوانشی بۆ زیادکەیت؟ بەڵێ بەوەش ئەتوانێت تا دۆشاوم هێناوە لەگەڵ ڕۆنە کوردیەکەیە دوایە ئەمانە وردەکەم کەلانەکە و ناوەشکێنەکە وردیەکەم و لەگەڵ تاوەیەکە سووریەکەینەوە تامی خۆشترێ بێت دۆشاوەکەی پیاکەم شەکر باش نییە شەکر حەز ناکەم بەکاربێنم. چ دۆشاوێک بەکارەهێنی؟ دۆشاوی تو دۆشاوی ترێ من زیاتر دۆشاوی ترێ بەکارێنم لەگەڵ تووە.